بەگومان هەمیشە کە باز لە ڤیپ و جگەرە دەکرێت ڕاستەوخۆ وێنای سیەکان و هەروەها دڵمان دێتە بەر چاوە باز لە زیانەکانی دەکرێت لەو ڕۆوە زیاتر. بەڵام ئێمە ئەمڕۆ باز لە زیانەکان و کاریگەریەکانی ڤیپ و جگەرە دەکەین لەسەر مێشک و کۆئەندامی دەمار. بزانین ئایا کاریگەریەکانی چییە؟ ئەو کاریگەری خراپانەی کە بەهۆی کێشان و هەڵمژینی دووکەڵی ڤیپ و جگەرەوە کاریگەریمان لەسەر دەکات بە تایبەت مێشک و ئەندامی دەمارمان چۆن ڕنگدانەوەی دەبێت لە ئێمەدا و نیشانەکانی چین و باس لەوە دەکەین بزانین ئایا کاریگەری لەسەر بڕبڕی پشت و گەڕکراگەکانی پشتیش دەبێت کێشانی ڤیپ و جگەرە و چەندین زانیاری ورد لەسەر ئەم بابەتە دەخینە ڕوو بە میوانداری دکتۆر عەلی عومەر پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بڕبڕی پشت کە لە ستودیۆ لەگەڵماندا. کاکتۆر بەخێر بێت، سپاس بە ئامادە بوونت. ممنون. کاک دکتۆر، پێکهاتەی ڤیپ و جگەرە پێکهاتەکەیان لە چیدایەوە کاریگەری لەسەر مێشک و کۆئەندامی دەمار و بڕبڕی هەیە؟ بە تاکیدی تأثیرێکی زۆر خراپی هەیە لەسەر هەموو لەش لەسەر مێشکیش. زووترین کەمترین کاتیەوێ بۆی بگاتە مێشک. تۆ ئێستا دەرمانێک بخۆی بۆی کاریگەری هەبێ لەسەر مێشک ماوەیەکی پێچێت لای کەمەوە نیو سەعات بۆ سەعاتێ 2 سەعات پێچ، بەڵام هەرکە قومیدا لە جگەرەکەی هیچی پێ ناچێ، هەمووی چەند سانەیەکە گاتە مێشک، لە ڕێگەی هەناسەوە زۆر گاتە مێشک و کاریگەریەکانی زۆرە تەأسیر لە دەمارەکانی مێشکەکە، گرژی ئەکاتەوە، مێشک بچووکە کاتەوە و تووشی ئیدمانە بێت. ئیتر و کەسە تەمان ئیدمان شتێکی زۆر خراپە، ئالوودە بێ بە جگەرە، ئیشێکی زۆر قورسێ بۆی وازی لەبێنێت. ئەو هەر کاریگەریە لەسەر مێشک. بۆ نمونە ئەگەر لێ ببڕێتەوە ئەو کەسە زۆر تۆڕە ئەبێت، هەر قەرارێک بدا لەوانەیە قەرارەکانی غەڵەت بێت، تەأسیرەکە خەوی لێ ناکەوێت، وەزعی بەعام تێکەچێت کە ئەوش هەمووی کاریگەریە لەسەر مێشک. و جگەرە شتێتریش ئەکات کە تۆ کە ئەو کەسی جگەرە ئەکێشێت، یەکەم ئۆکسیدی کاربۆن زۆر بەرزە بێتەوە لە خوێن، منافەسەی ئۆکسیجین ئەکات. خۆڕۆکە سوورەکان کە ئۆکسیجین هەڵەگرن ئەو کاتە کەمتریان پێ هەڵەگیرێت، لەبەرەوەی تۆ تێرت کردووە بە دووەم ئۆکسیدی کاربۆن، یەکەم ئۆکسیدی کاربۆن، ئۆکسیجینە کەمتر پێ ئەگا، جسم وا تێئەگا کە خوێن کەمە، خوڕۆکەی سووری زیاتر دروست ئەکات بۆی ئۆکسیجینی زیاتر بگاتە مێشک. ئەو کاتە خوێن خستە بێتەوە، کە خوێنش خستەوە بوو ئەینە جارێتر تەسیرەکاتەوە سەر مێشک، بۆ دەمارانیە ناتوانێت بە ئاسانی بڕوە، لەوانەیە ببێ بە جەڵتا یان خوێن کەم بگاتە مێشک. تر ئەوە تەسیری هەیە زوو دەرەکەوێت، تەسیریش هەیە زۆر درەنگ دەرەکەوێت. ئەوانشی کە درەنگ دەرەکەون وەکو لاوازی مێشک، خەڵەفاوی زیادەکە، نزبەی خەڵەفان زیادەکە لەو کەسانە و بە ئاسانی دەماری مێشک زەعیفە بێت، بە ئاسانی لەوانێت تووشی نەزیف بێت. کاکتۆر، ئەم کاریگەریە بە ماوەی چەندێک لە کەسەکە دەرەکەوێت؟ جا هەندێک کەسمان هەیە وڵێ وەڵام من جگەرە زۆر ناخۆم، ڕۆژی یەکدانە بۆ نمونە. ها جۆرێک لەم فێڵ و فرچانەوان هەیە لە کاتی جگەرە خواردنیان ڤیپ خواردنەوە، وەڵا لەبەری من کەمە کێشم ڕەنگە کاریگەریەکی کەمتر بێ. ئەکرێم قسانە بەهانەیەک بێ بۆ ئەمە؟ خۆی ئەوەی کە جگەرا کێشەی دایمە مەهانە دێنێتەوە لە کە بخۆم، لەوانەیە ڕاستش نەکات، خۆی خەڵەت هێنێت کە ئالوودە بوو ناتوانێت خۆی کۆنتڕۆڵکە کەم بخوات. هەچەنە ئەوەی کە کەمەخوا زۆر فەرقی هەیە لەگەڵەوەی زۆرە خوات، خراپترە ئەوەی کە زۆرەخوا زۆر خراپترە، بەڵام هەروازی لێ بێنێ باشترە، چکم هیچ ئیسفادەیەکی نییە. ڕۆژێ دێت ئەو کەمە زیاد دەکات. کاکتۆر، جیاوازی هەیە لە نێوان ڤیپ و جگەرەیە، کامیان خراپترن بە تایبەتی کە باس لە مێشکەکەن؟ هەندێک جار دەوترێ وەڵال ڤیپ تۆزێ ئەهوانترە لە جگەرەکە، ئەوەی کە لەناو خەڵکا بڵاوە. هیچ جیاوازی نییە لە خراپبوونەکەی، لەوانەیە ڤیپ خراپتر بێ بە ئاسانی دەستێکەوێ لە جگەرەکەش، ئەی پێویستی بە ئاگر نییە، لە هەموو شوێنێک لە گیرفانێتی دەرێکە و بەکاری دێنێت، لەوانەیە لە جگەرەکە خراپتر بێت و ئەو مادانی کە تیاین شتی تازە هەیەتیای
لەناو ئەو ڤیپەیە، یعنی مەوادی تازە هەیە لەوانەیە ناو جگەرەکەیانە بێت. لەبەرەوە ڤیپ خراپترە لە جگەرە، هەردووکیان شەر خراپن. زۆر باشە دکتۆر، نیشانە دەماریەکان لە کەسێکدا چێکە بەردەوام ڤیپ یاخود جگەرە بکێشێت؟ یەکەم شت ئالوودەبوونە، یعنی ئەو هەش خۆی شتێکی خراپە، ئینسان ئالوودەی شتێ بێت کۆنتترۆلی خۆی نەکات، خۆی لە دەستدات، کۆنتترۆلی خۆی لە دەستدات، ئەو هەخۆی لە خۆیان شتێکی خراپە، ئەمە هەمووی ئیشەکە لە مێشکا ئەکرێت، کۆنتترۆلەکە لە مێشکایە و لاوازە بێت، ماسوولکەکانی هەمووی لاوازە بێت، هێزخانەکانی لاوازە بێت. مێشک خوێنی بۆ ناچێت بە تەواوی، با بڵێن کە خوێنشی بۆ چێت ئۆکسجینی کەم وەرەگرێت، تاسیر لە خەوەکە، تاسیر لە سحەتی مێشکەکە، تاسیرەکات لەوەی کە بێتاقەتە دایمە، هەتاکو ئەو جگەرە ئەکێشێت و کاتێک کە جگەرەکەش ئەکێشێت پێویستی بە جورعی زیاترە، ڕۆژ بە ڕۆژ حەزەکە زیادی کات، ئەگاتە مەرحەلەیەک ئیتر دەمارەکانی مێشک زۆر زۆر خراپە بن، تاسیرەکە زۆر تاسیرەکە لە دەماری مێشک هەمووی گرژە بێتەوە، کە گرژ بۆ خوێن کەمتر ئەگاتە ئەو شوێنان. ئەکرێ بڵێن هۆکارەکە بۆ ئەوەی کە جڵتەی مێشک ڕووبات و خوێن بەرمو بەڵێ یەکێکە لە هۆکارەکانی جڵتەی مێش، جڵتەی دڵ بە تاکید. هەخۆی جگەرە کێشان فشاری خوێن بەرزەکاتەوە، یەکێ باوترین سەبەبی خوێنبەربوون لە مێشکە برزبوونەوەی فشاری خوێنە، بە تایبەتی ئەو کەسانی کە عیلاجی خۆیان ناکەن یان احترام بۆ ناکەن کە زەختیان هەیە، ئەڵێ من زەختەکی کەمە و عیلاج ناخوات یانی هەمالیەکات، لە ڕۆژێک سێکی لە ناکاوە ڕۆژێک هێنن بۆ خەسخانە بێهۆشە و تووشی نەزیفی مێشک بوو. بەڵێ کاکتۆر شتێک هەیە دەوترێت ئەو کەسانی کە نەشتەرگەریان بۆ کرێ و ئەم ڤیپ جگەرا کێشن ئەو کاریگەری لەسەر زوو باشبوونەوەشیان هەیە، ئەمە ڕاستە لە ڕووزانستی؟ بەڵێ ئەوانی کە جگەرا کێشن ئەگەر بمانوێت نەشتەرگەری بۆ بکەین، نەشتەرگەریەکەمان نەشتەرگەری سارد بێواتە ئەتوانین چاوەڕێکین، ئیستایکین هەفتەیەتر دوو هەفتەیەتر کێشەمان نییە، بەلای کەمەوە ئەبێت چەند هەفتەیە جگەرە نەکێشن، ئێوە ڕەنماییانەکەن. بەڵێ ئەویش بۆ ئەوەی بەنجەکە تەسیری لێ نەکا بە خراپی، ئۆکسجین وەرەگرێت لە کاتی بەنجە، بۆی ئەو ئۆکسجینە بە تەواوی وەرگێت، ئەو سیەکانی زۆر هیلاکە، خوێنەکەی زۆر خست بۆتەوە، ئەو ئۆکسجینە لە کاتی بەنجە بە تەواوی وەرناگرێت، ئەوەش تەسیرەکە لە کاتی بەنجە، تەسیرەکە لە مێشک لە بەرەوەی ئۆکسجینی خۆی بە تەواوی وەرناگرێت. اینجا دوای نەشتەرگەریەکەش بۆ چاک بوونەوە زۆر زۆر فەرقی هەیە لەگەڵێکێک کە جگەرە ناکێشێ. ئێستا بەڕاستی حتا کە ئەمەلیاتی مێشک و فەقەرات بۆ ئەو کەسانی کە جگەرە ئەکێشن ئێمە حەزەکەین ئیکێنەیە وەلامان کە جگەرە ئەکێشی، چونکە چاک بوونەوەی زەحمەتە بێت، شۆڕەگری لێ بکەن کە نەیخوات. تازا یەکی هاتوو جگەرە ئەکێشێ و پێویستی بە نەشتەرگەریە، بەڵام ئێمە حەزمان لە یەکێکە جگەرە نەکێشێ، بەڵام لەو کاتانەیە ئەبێت پێش نەشتەرگەریەکە بە ئیجباری وازی لێبێنێت، دوای ئەوەش وازی لێبێنیان زۆر زۆر کەمی کاتەوە، چونکە تاسیرەکە لە ئێسخانەکان کە خۆی بگرێتەوە، تاسیرەکە لە پێست کە خۆی بگرێتەوە، ئەو خانانی کە ئێمە بڕیومانەوە بە نەشتەرگەرەکە گەیشتێت ئەو شوێنە کاتێکیەوە کە چاک بێت، ئەو کاتە زۆر زۆرترە لەو کەسانی کە جگەرا کێش. کاکتۆر کەسێک بۆ کەسێک جیاوازی هەیە بەرامبەر بە ئەو مادەنی کۆتینەی کە وەرێگرێت لە جگەرێکیان لەو مادانی کە لەوێ وەرێگرێ؟ بەتاکید جیاوازی ڕەنگە بۆ کەسێک خراپتر بێ بۆ کەسێک بەتاکید بێ. ئێمە زۆربەی نەخۆشیەکانمان تەسیرەکەن یان عیلاقەیەکی زۆر هەیە لە بینی نەخۆشی و هەموو شتێکی ئینسانە، فەستەجێ ئینسان لەگەڵ جیناتە، جینات ئێمە لێک ناچێت، لەبەرەوە ئەو کەسانێک هەیە سێرەی جگەرە کەمتر تەسیرانتیاکە، جیناتەکانیان وایە، هەر بۆی قسەژواوە کاڵێ وەڵام فلان کەسمان بینێت تا هەستا تووشی نەبوو جگەرەشەکێشێ لە ناو خەڵکان قسێ هەیە. بەڵێ جیناتەکەی وایە، بەڵام ئیتر تۆ نازانیت جیناتی تۆ کامەیە. نەخۆشیەکانیش نەخۆشیەک مەسەنینەیەکێ نەخۆشیەکە گرێت 100 کەس ئەو نەخۆشیاگرن بۆ نمونە 20 کەس زۆر بە قورسەی گرێ، هەشتایان ئەو کێشیان نییە بە قورس چاکە بنەوە،
ئەمە ئەگەر توێژینەوەی بۆ بکەی سێرەی زۆر عیلاقی هەیە بە جیناتەوە. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر کەسێک بۆ ماوەی 10 ساڵ جگەرە بکێشێ یەکیان لە تەمەنی سەروسی ساڵەوە دەستی پێکردبێت و کەسێکی تریشیان لە 20ەکانی تەمەنیان دەستی پێکرد ئایا کاریگەریەکانیان وەکو یەکە یاخود کاریگەری ئەم جگەرەیە لەسەر مێشک و کۆندامی دەمار جیاوازە کە لەو دوو تەمەنە جیاوازەدا کێشراون؟ توێژینەوەکان هەمووی ئەڵێن چەندێ جگەری زیاتر کێشا بێ خراپترە، چەندێ ماوەکەشی زۆرتر بێ خراپترە. لە ینی زۆر عیلاقی هەیە بە کەمیەتی ئەو جگەری کە کێشاوێتی و مودەکەی لە چی مودەکەی تر بۆ تەمەنیش تەمان تەمەنەکان هەمووی هەر خراپە بۆ هەر تەمەنێ بێت وعادەتەن ئەوانی کەوا لە تەمەنی گەنجی و مناڵیە تر بە زۆر زەحمەتە دوای وازی لێبێنن، ینی قەرارەکەیان کاتەن وازی لێبێنن سەرێکی ئەنوە ئەشکاڵ ڕێگا ئەگرنە بەر بۆی وازی لێبێنن، بەڵام زۆربەی کاتەکان فەشەل دێنن. قەرارێکی باشیەوێ ئیرادەیەوێ کە ئیتر بیرکاتەوە کە ئەمە شتێکی خراپ و قەراری خۆی باوازی لێبێنن. کاک دکتۆر ئەو کاریگەریانەی کە باست کرد کە پێشتر باست کرد ئاماژت پێدا ئایا بۆ ئافرەتانیش هەمان کاریگەری هەیە یاخود دەکرێت بڵین هەندێک جیاوازی هەیە؟ خۆی بە تاکید بۆ ئافرەت و بۆ پیا و یەک شتێکە و جگەرە کێشان ئەگەری سەیری تاریخکەی سەیری مجلەیەکی هی پێش 70 ساڵ پێشیستە دیعایەتیا بۆ لەسەر جگەرە. بۆ نمونە ئێکێ لە دیعایەکان ئافرەتێکە دووگیان و جگەرا کێشی ئەمە ئەڵێ بۆ مێشکت زۆر باشە ئیسراحەت دەداتی. ئێستا لە هەندێک شوێن لە دنیاە جەریمەیە ئەگەر یەکێ جگەرە بکێشێ و ئافرەتە لە تەنیشتی بێ دووگیان بێت، هەر بە قانون ئەوە محاسەبە ئەکرێت. سێکی شتەکە چەندێک گۆڕاوە لەوەی کە دیعایەکی زۆری بۆ ئەکرا لە تەلەڤیزۆن و لە مجلات و لە جەریدە و ئێستا کە دیعای جگەرە مەمنوعە لەکوێت تۆ ئیسایی بینی دیعای بۆ بکرێت، ینی ڕێکلام بۆ زۆر شتەکرێت بەڵام بۆ جگەرە ڕێکلام نەما، هەر لەسەر پاکەتەکەش نووسیانە ئەمە زۆر خراپە، ئەمە لەگەڵەوەشە هەروازی لێ نایەنن. ئەمە زۆر ڕەبتی هەیە بە ئالوودەبوون کە هەموو کێشەکە لە مێشک دروست دەبێت بە ئاسانی ناتوانێت وازی لێبێنێت. کاکتۆر حەزەکەم کەمێک لەسەرەوە بۆستین کە پێشتریش ئاماژەت پێەیە زیانەکانی لەسەر بیرچوونەوە لەسەر نەمانی تەرکیز ئەمە چۆن کاریگەری لە مێشکی ئێمە کات؟ هەموو شتێک کە ئالوودەبوونی تیابێت ئەینە شت مامۆ دروستەکات ئیتر جگەرە بێ یان شتی تر ئەو شتانە مامۆ دروستەکات ئۆکسجین کەمەگاتە مێشک ئەو شوێنانی کە مەسئولن لەسەر زاکیرە و لەسەر شتی قەراری زۆر مهم لە مێشکە لاوازە بن. باشە کاک دکتۆر کەسێک کە مودمین ئەبێت بە جگەرەوە پێویستە چی بکات ئەگە بڕیاری داواز لە کێشانی جگەرە و وێ بهێنێت؟ زۆر پەیوەندی هەیە بە بڕیارەوە. تۆ بڕیارە دیت، تۆ بڕیارە دەی ڕەمەزانە نان نەخۆی زۆر بە ئاسانی بڕیارت داوە دانش ناخۆی برسی شەو نان ناخۆی برسی تش نابێت، هەموو مەسەلەکە لە بڕیاردانە. ئەو کەسە بڕیاردا بە جددی کاریگەری باشی لەسەر مێشک و دەمار ئەبێت؟ بەڵێ بڕیاری خۆی بات بڵێ من ئەمە نایکێشم و تاو و ڕێگەی تر زۆر هەیە، ینی ئێستا سنتەر هەیە یارمەتیانە دەن چۆن واز لە جگەرە بێنن، بەڵام خۆی مەسەلەکە بڕیارە. من برادێکم هەبوو کتێبێکی بەدەستەوە بوو 2 مانگ ئەم بینی ئەو کتێبی خوێندەوە وتمەوە چییە؟ وتی ئەم کتێبە 6 مانگە پێمە باس لە چیەکە چۆن واز لە جگەرە دێنی لە ماوەی مانگێکە 6 مانگی خوێنێتەوە. مەسەلەکە بڕیارە، تۆ ئەبێ بڕیار بدەی وازی لەبێنی تو تاو. ئیتر زەحمەتێکی تەمان زەحمەتە خۆی تا 6 مانگ زۆر زەحمەتە، دوای ئەوە هەستەکە خەوی خۆشتر بووە ئیسراحەتە سەحەتی باشتر بووە، ئیتر ئەوە تەرجیحێکە کە وازی لێبێنێت. کاکتۆر گەر باسێک لەو لایەنەی تر بکەین قەڵەوی فشاری خوێن شەکرە ئەمە چۆن کاریگەری هەیە لەسەر مێشکمان لەسەر کۆندامی دەمار؟ قەڵەوی وەڵای بۆ هەموو شتێک خراپە، وەزن کە زیاد کات تەسیرەکە لە هەموو شتێک، تەسیرەکە لە جومکەکانمان، تەسیرەکە لە ماسولکە، تەسیرەکە لە مێشکش. بە هەمان شێوە ئەوانی کە وەزنیان زۆرە مێشکیان تقریبا بچووکترە لەوانی کە یعنی نسبەیەکە کە حساب بکەین ئێمە یەکێ وەزنی 70 کیلۆیە، مێشکی تقریبا کیلۆ 400 بە معدل کیلۆ نیوە با بڵین.
ئەوەشی کە وەزنی 150 کیلۆ مێشکی هەرەوە نیە معناوەیە ئەم خوێنەی کە ئەگاتە مێشک کەمترە تەمان لەشی کە زۆرتر بوو قەڵەوتر بوو خوێنی زیاتر پێویستە مێشکش پێویستی زۆر بە خوێنێکی زۆرە لە 120 خوێن کە دڵ وەکو پمپێک ئەو خوێنە ئەنێرێ بۆ لەش لە 120 ئەگاتە مێشک لە کاتێکە ئێمە مێشکی ئێمە لە 120 وەزنمان نییە یعنی مێشک خوێنێکی زۆری بۆ ئەڕوا ئەبێت دائیمە ئۆکسجینی لێنە بڕێت خۆراکی لێنە بڕێت لەبەر ئەوەی کۆنتترۆلی هەموو لەش لە مێشکەوەیە قەڵەویش واکە خوێن کەمتر بڕات قەڵەویش هەر خۆی ئالۆدەبوونە خواردن ئینسان ئەگەر ئاگەی لە خۆی نەبێت هەر تووشی ئیدمانتەکە خواردن ئەگەر بە میقدارێکی کەمنەی خۆی ئەینەشت تووشی ئیدمانتەکە وازهێنان لە خواردن یان کەمکردنەوەی خواردن ئەویش هەر زەحمەت ئەی بەنسبەت فشاری خوێن و شەکرەوە فشاری خوێن و شەکرە هەردووکیان خراپن لەسەر مێشک ئێستا ئێمە ئەوەی کە ئیبینین زۆربەی کاتەکان نەخۆشێک دێ کتوپڕ بۆ نەخۆشخانە بێهۆشە کە سیتسکانی بۆکەین سەرێکی نەزیفی خوێنی هەیە لە پرسیارەکانە چیەتی و نەخۆشی چی هەیە ئەڵێ هیچی نییە دوایی دەرەکەوێت زەختی هەیە فشاری خوێنی بەرزە بەڵام اعترافی بەوە نەکردووە دەرمانەکان ناخۆوە چارەسەری نەکردووە پارێزی نەکردووە ڕۆژێک ئاوای لێدێ کە بێهۆشە بێت بە بۆنەی نەزیفی مێشکەوە کە باوترین هۆکاری نەزیفی مێشکە بەرزبوونەوەی فشاری خوێن بە تایبەتی ئەو کەسانی کە ئیهمالیان کردووە ئەینە شەکرە تەئسیرەکان لە هەموو لەش لە هەموو شوێنێک شوێن نییە لە لەش ئێمەیە ئەو کەسانی کە شەکریان هەیە بۆ ماوەیەکی زۆر تەئسیری پێنەگەیشت بێ و تەئسیری خراپی لێ نەکرد بێت لە چاوە لە جومگەیە لە پێستە لە مێشکش بە هەمان شێوە کە وتمان خوێنێکی زۆری بۆ ئەڕات ئەو خوێنە کە لە یەکێکە کە شەکری هەیە دائیمە نسبەی شەکرەکەی زۆر بەرزە لە خوێنە ئیتر بە نسبەت ئەوەی کە نسبەی شەکرەکەی بەرزە ئەو شەکرە بە ئاسانی ناچێتەوە ناو خانەکان خانەکان وەری ناگرنەوە طبعاً کە خانەکان وەری ناگرنەوە وەکو خۆراکێک کەمەکات تەرکیز کەمەکە مێشک لاوازەکات زۆر باشە کاگدۆر کێشانی ڤیپ و جگەرە ئایا کارگەری ئەبێ لەسەر بڕبڕی پشت بە تایبەت کڕکراگەکان بە تەئکید بڕبڕی پشت بریتیە لە دەمار کە عینەن مادەی مێشکە دەمار بریتیە لە ئێسقان بریتیە لە ماسولکە تاسیرەکە لەم سێشتە هەرچێکی ماسولکە زەعیفەکە ئێسقانەکان لاوازەکە و دەمارەکانش لاوازەکەت کەواتە هەنێک کەس کە پشتیانێشێت لەوانێ هۆکارەکەی جگەرە و ڤیپەکان بێت خۆی هۆکاری پشتێشە زۆرە بەڵام با بڵێن لەیکێکە کە جگەرە ئەکێشێت پشتێشی هەیە لەگەڵ لەیکێکە کە جگەرە ناکێشێ پشتێشەیە ئەوەی جگەرە ناکێشە ئیشەکەی زۆر ئاسانترە لەوەی کە ئیتر هەرچی بێت هۆکارەکەی زۆر ئاسانترە لەوەی کە جگەرا کێشێت جا کاکتۆر ئەگەر فرەهۆکار بێشتەکانی هەم جگەرە بکێشی لەگەڵیشیدا شەکرت هەبێ و فشاری خوێنیشت هەبێ ئەمە هەر زۆر مەترسی بۆ سەر کەسەکە زیاکە فرەهۆکاری بەڵێ من نەخۆشمانەیە هەرسێکی بەیەکەوە هەیە جگەرەشە کێشێت و وەرزن قەڵەویشە وەزنی زۆرە شەکری هەیە زەختی هەیە لەوانەیە هەندێکیان مەشروبش بخۆنەوە تەمان ئەمە ئیشەکانیان زۆر قورسەکات ینی ئەگەر پێویستی بە نەشتەرگریش بێت ئیشەکەی زۆر قورسە بێ لەبەرەوەی حتا جگەریشیان کە جگەر ئۆرگانیکی زۆر گرنگە بۆ کەسانی کە نەشتەرگریان بۆکرێت بۆی خوێن بە تەواوی بە تەندروستی ڕاوەستێت ئەو شوێنانی کە ئیشی تیاکەین جگەریان کە تێک چوو بوو عینەن ئیشەکەیان زۆر قورسە بێت ئەگەر لە کۆتایی شتێکت مابێت کاکتۆر وڵای دەستان خۆش بێ هیچم نەماوە بەس ئەوەنە تر ئاسان نییە واز لە ئالوودەبوون ئایا خواردن بێ ئایا جگەرە بێ بەڵام قەراری ئەوێت ئەو کەسە ئەبێ قەراری خۆی بات و ساحبی قەراری خۆی بێ و زەحمەتیش نییە زۆر کەس هەیە سەیرەکی 20 ساڵە جگەرە ئەکێشێت وازی لێ هێنا و تەواو ئیتر قەراری خۆیدا و بە حیاتی ناچێتەوە بڵێ دەست خۆش بێت سپاس بۆ دکتۆر عەلی عومەر سپۆری نەشتەرگەری مێشک و بڕبڕی پشت سپاس کاکتۆر بۆ زانیاریەکانت بەخێر بێ دووبارە